ئەوەی کە ئەمن بۆ ئێوەی خوشک و برایانی خۆم هێناوە کە باسی کەم ئەوەیە کە کوفری دنیاە ئەو بێدینیەی کە ئەو خەڵکەی کە دەوێت بێدینی بڵاو کاتەوە قسەیەکیان هەیە قسەیەکی زۆر خەتەر. ئەو کوفرە دەڵێ ئەگەر ئێمە بمانەوێ هەر میلەتێک ئیبادە بکەین، هەر میلەتێک وێران بکەین، هەر میلەتێک بێکەلچی بکەین لە دنیا و لە قیامەت ئیش لەسەر سێشتان دەکەین، ئیش لەسەر سێشتان دەکەین. سێ شت وێران دەکەین میلەتەکە بەخۆی وێران دەبیتن. یەکەمین خێزان، دووەمین قودوەکانیان پێشەوایەکانیان، سێمینیان تعلیم فێربوونیان. جا بەڕاستی ئەگەر ئێستا بە چاوێکی سەریع تەمەشای حاڵی خێزان ئێستا دێم بە جارێ لە قودوەکان پێدا دێم، بزانە ئێستا چەند ئیهانە بە قودوەکان دەکرێت، چەند مەحاوەلە دەکرێت خەڵک بە دوای مامۆستایان و بانخوازەکان نەکەون، چەندێن داعیەکان و بانخوازەکان ناشیرن دەکەن، گەورەی ئەو میلەتانە ناشیرن دەکەن. بۆی بەڕاستی خەڵک کەسێکی گەورەی نەبێت چاوی لێ بکاو و هەروەها لە چاوی بکاتەوە. دووەم ئەگەر تەمەشای تعلیم بکەی، تەمەشای تعلیم بکەی، تەمەشای قوتابخانەکانمان بکەی، تەمەشای فێرخوازەکان، قوتابیەکان، خوێندکارەکانمان بکەی، بەڕاستی وێرانن. بەڕاستی تعلیم و فێربوون لە کوردستان لە ئەدنا مستەوای خراپیتی. ئەوە 2 ساڵە هەردەوام نییە بە سەبەبی ئەو کۆڕۆنایی. جا تەمەشای مستەوای تەلەبەکان بکە، بەڕاستی بێ مستەوانە. یعنی وەی دێهاتیە ئەگەر تەلەبەیەکی 6 ئیبتیدایی بزانی ناوی خۆی بنووسی، ئەوە زۆر عزوبەیە. ئەو 6 ئیبتیدایی دەزانی ناوی خۆی بنووسی، بڕۆ ئەو کولی ئەهلیانە تەمەشاکە، وەڵڵاهی وێران نییە. ئەوە خراببوونی تعلیمە، ئەوە کاولکردنی تعلیم و زانستیە. چکۆ بەیانی ئەوانەی کە لەو کولیانە بە سەختەی و پەختەی و بێسەروبەری تەخەڕوز دەکەن، ئەوانەی لەو بێمستەوایەی کە گەورە دەبن و دەبنە شت، ئەوانە شتیان دەکەوتە بندەستی. ئەوە بەخۆی هیچ نازانی، دەی ئەوەی دەکەوتە بندەستی چی فێر دەکا؟ فاقد الشيء لا يعطيه. ئەوە هیچی نەبی، هیچیش نابەخشی. کەسێک کە بەخۆی بێمستەوا بێت چۆن دەتوانێت مستەوای خەڵک بەرز کاتەوە؟ جا بابەی بینە سەر خێزان کە ئەو کۆڕە زیاتر لە بخوشکانی بەڕێزمە، با بینە سەر خێزان کە چەند ئیش دەکەن کە ئەم خێزانە وێران بکەن. وان کردووە ژن لە وادیەک و لە شوێنێک، پیاویش لە شوێنێک، هەر یەکیش یعنی لە ناو یەک ماڵ لە یەک غورفەی دەژین، هەر یەکی ڕوویان لەلایەکە، پیا و بە شتێکی مەشغوڵە و خوشیشم بە شتێک مەشغوڵە. هیچ هەردووچیان بێ ئاگان لە منداڵەکانیان، لە پەروەردەکردنی منداڵەکانیان. جا بەڕاستی ئەو کاولکردنی خێزان، لەسەرکردن کەوا خێزانی ئەوە پەرت و بڵاو بکەی، ئەو خێزانە هەر بوەشێنیەوە، بەڕاستی مستەقبەلێکی خەتەر چاوەڕوانی ئێمە دەکات. چونکە ئەوەی ئینسان دەپارێزی، ئەوەی کە ئینسان پێدەگەیەنی خێزانە. ئەگەر خێزان نەما منداڵەکان لە چێ فێرە ئەدەب بن، لە چێ فێرە ئەخلاق بن، لە چێ فێرە قیام بن، لە چێ فێرە پەروەردە بن، لە چێ فێرە ئەدەب و حورمەت و ڕێز و قەدر بن، لە چێ فێر دەبن؟ لێکەواتە بەڕاستی لە خێزان هەموو شتێک دەست پێ دەکا. جا بۆیە خوشکانی بەڕێزم، ئەلێرە قسەکەی من دەست پێ دەکا. ئافرەت لە ناو کۆمەلگا بە گشتی و لە ماڵێ بە تایبەتی وەکو ئەو دینگە وایە. ئەو دینگە ئێستا لەو قاعەی ئەو دینگەی لابە ئەو قاعە دەڕوخێ. بەوەڵڵا ئافرەتیش لە کۆمەلگا و لە خێزان ئەگەر ئیشی خۆی لێ بزر بوو، ئەو ئیشەی کە خوا پێی سپاردووە، ئەو ئیشەی کە شەریعەتی ئیسلام لە بۆی داناوە، ئەو ئیشەی کە پێغەمبەری نازدار عەلەیهی سەڵات وسەلام نەخشەی بۆ کێشاوە، ئەگەر ئەو ئیشەی لەبیر کرد، ئەوە هەموو کۆمەلگا وێران دەبیتن، هەموو کۆمەلگا وێران دەبی. چونکە پیاوەکانیش لە پاش ئافرەتەکان وێران دەبن. لێکەواتە سەمامی ئەمانی ئەو کۆمەلگایە. ئەگەر بمانەوێت ئەو مجەمەعە سەلامەت بێ، ئەو شارە سەلامەت بێ، شارەکەمان، وڵاتەکەمان ئارام و خۆشگوزەران و سەعادەت بێ، دەبێ ئەوەڵ جاری ئافرەتەکان هۆش بینەوە سەرخۆ بزانە خەریکی چنە. ئافرەتی ئێمە خوشکانی بەڕێزم، برایانی عەزیزم، تووشی کۆمەڵک دەردیان کردووە. ئەو دەردانەتان بالۆ دەژمێرم و باسییان دەکەم. یەکەمین دەرد کە ئافرەتانی ئێمەیان توش کردووە، یەکەمینیان ئەلوەهنی پێ دەڵێن. ئەلوەهن، وەهن بە 2 مەعنا دێ، بە 2 شت دەگرتەوە. یەکەمین خۆشویستنی دنیا،
ویان کردووە ئەو ئافرەتە تەنها دنیای خۆش بێ بەس خەریکی دنیایە تەماشای خۆی دەکا ئەنوە عەشکا مۆدیلات ئەنوە عەشکا خۆ جوانکردن ئەنوە عەشکا لیباس ئەنوە عەشکا مۆدیلاتی ماڵێ ئەنوە عەشکا مۆدیلاتی خواردن یعنی ئەو خوشکەی من بەس بە دنیایە مەشغولە بەس بە دنیایە سبحان الله یان بەخۆ بەدەم و چاو و لیباسی خۆی مەشغولە یان بە ماڵ و حاڵی خۆی مەشغولە یان بە خواردن و بە کەیشی مەشغولە ئەی کا وەختی قیامەتت ئەی کوا وەختی ئەوەت کەوا ڕۆژێکت دێتە پێش لە ناو قەبرت دەنێن ئەی کا وەختی پەروەردەکردنی منداڵەکەت ئەدی کا وەختی خزمەتی مێردەکەت ئەی کوا وەختی خزمەتێکی ئەو هەموو خەڵکەی بکەیت دیار نییە ورە مەشغولە بە نینۆچی مەشغولە بە کەپووی مەشغولە بە لێوی مەشغولە بە ئەنوە عەشکاشتی سەیری ئەو ئافرەتیان شێت کردووە لە ناو ئەو هەموو واز و سەردەمەی دەجا ئەوەی بەدبەختیەکەی ئافرەت لەوەی هەموو مانجێک مۆدیل دەگۆڕێ تانی تەسەور کە ئەگەر ئافرەتێک ئەو جێژنی ڕەمەزانەی کراسەکی لەبەرکە نابی جێژنی قوربانی لەبەرکە لۆسکۆ مۆدیلەکەی ڕۆیشت کراسە کوردیەکە مۆدیلی ڕۆیشت وەڵام مامۆستا عیبە لەبەر ناکەم بەخۆیەوە مۆدیلی نماوە ئەو بەستە زمانە بە مۆدیلات کوشتیتیان زا مۆدیلی نینۆچی کوشتیتیان زا من بە مۆدیلی ئەنواع ئەشکال و بەزم و ڕەزمی پێ دەکەن ئەوە خاڵی یەکەم خاڵی دووەم کە وەهنە ئەوەیە کە بەڕاستی لە مردن دەترسێ دەزانی لۆ لە مردن دەترسێ چکە هیچ خۆی لۆ ئامادە نەکردووە چکە هیچ خۆی لە بۆ حازر نەکردووە چکە بەڕاستی قیامەتی خۆی وێران کردووە لۆیە کاتێک کە باسی مردن دەکرا ئافرەتەکە یەکسەر وە دەرێت زن لێیدا شێت دەبیتن یعنی دەرێ وەڵە مامۆستەمر مردنم لە بیرە عنی کە ئەنەما شتێکی زۆر عەنتیکە و نەخۆشیە دەبی بیبەنە دکتۆری مامۆستا دوعای بۆ بکە کە ئەوە مستەمر مردنی لە بیرە بزانە ئەو موسیبەت و بەڵایی کە خوشکانی ئێمە تووشی هاتینە دووەم نەخۆشی کە خوشکانی ئێمە توش بوونە پێدەنە ئەلفتور بەڕاستی سارد و سستن لەسەر دینداری خۆیان کاو حیزابەی کە ساڵانی نۆهەتویەک و نۆهەتەکان لەبەر دەکرا کە ئەو هەموو گەرم و گوڕێی خوشکانی من کە ساڵی نۆهەتەکان لە بۆ دینی خوای دەیان کرد کوا ئەو گەرم و گوڕیەی لە عیبادەت و لە خواپەرستی و لە قورئان لەبەرکردن و لە خزمەتی ئەو دینەی کە دەیان کرد کوا ساردبوونەوەیەکی زۆر عەجیب کە تەمەشای دەکەی لە خوشکانی ئێمە دیارە لە پیاوانیش بەڵام چووکە ڕووی ئێمە لە خوشکانە بەڕاستی خوشکانی ئێمە ساردبوونەوە لە عیبادەت بەڕاستی سستن لە عیبادەت چەند خوشک لەو قاعەی شەو نوێژ دەکا چەند خوشک چێشتە نوێژ دەکا چەند خوشک دووشەم و پێشەمان بە ڕۆژیە چەند خوشک لە دەورەی قورئانەیە کە زۆر کەم دێکەواتە بەڕاستی دەردی ساردبوونەوەش دەردێکی زۆر کوشندەیە کە خوشکانی ئێمە تووشی بوونە خاڵەکی تر کە خوشکی ئێمە توش بووە کات بە فیڕۆدانە دەزانی ئەو خوشکە زیاتر خەریکی سناپەکەی خۆیتی وەڵڵی خەریکی قورئانەکەی خۆی نییە بەستە زمانێ ئەو سناپە کوشتیتی ئەنوە عەشکا ڕسمی عەنتیکە و پەنتیکە جا هەموو پێکەوە یعنی یەک کۆمەڵ گروپ ئەوە سناپیان دانا و بەس خەریکی سناپ واتسئاپ ڤایبەر ئەوە کەوم بوون ئەو دوار هەناوی نەمایە ئێستا ناوی بەرنامەی عەنتیکە و پەنتیکە تردا مەزرایە ئەو هەموو عومرەی خۆی لە زایع دەدا نازانی کە بە خۆی پێدەفەوتێ وەڵڵا یەک عومرت یعنی یەک دەقە لە تەمەنت بڕوە خەسارەتمەندی یەک دەقە بە بەلاش لە عومرت بڕوە ئەتوو خەسارەتمەندی یەک سەعات لە عومرت بڕوە بە بەلاش خەسارەتمەندی ئەی ئەو کەسەی بە ساڵ تەمەنی لە قیس دەڕوا و بەبێ ئەوەی کە لۆشی بگرێ و یان سوشی لێ ببتەوە بەڕاستی ئەوە خەتەرە چونکە سەرمایەی ژیانی ئێمە ڕەسیدی ئێمە ئەو عومرەیە ئەو چەند ساڵەیە کە خوای دایتێمە لەو فەرەزدا خوای گەورە عومری ئێمە ئیشاڵڵە هەمومان عومرمان درێژ دەبی عومری ئێمە 80 ساڵ دانەوە 80 ساڵ باشە 15 ساڵی لێ دەرکەوە منداڵیە 15 ساڵی لێ دەربینە ئەوە منداڵیە چەند ماوە 65 ساڵ ماوە لەو 65 ساڵەی دەزانی 30 ساڵی بەشەوە نیوەی شەوە وەنیە لەو 65 ساڵە نیوەی بەشەوە چەند ساڵ لۆتو ماوە 30 ساڵ ماوە 32 ساڵ ماوە لەو 32 ساڵی 15 ساڵی هەر خەریکی بینە و بەردە و دنیا و مەشاکل و خەم و ئەوە 15 ساڵ لە پێشە ئەگەر ئەویش خەریکی ئەوەی بی بەهەشتی بەرین بەدەست بینی ئەو بەهەشتەی کە خۆشترینیان فردەوسە لەعلایە بەوەندەی بەدەستە تو دێ بەڕاستی ئێمە عومرمان هەموو زایع بووە بە بەدەست بۆیە هەر کەسەمان ئەگە تەمەشای نەنۆچێ بکەین تەمەشای ئاوێنە بکەین ئەوزە تەمەشایەکی دەموچاوت بکە ئەوزە بزانە ئەتوو 100 ساڵ لە عومر بە زایع چووە
زا خوشکانی خۆم بەڕاستی دەبی ئێوە هیممەت بکەن لە بۆ ئەوەی ئەو حەلەقاتی علمەیدا بنن چونکە هەر حەڵقەیەک کە ئێوە دادەنیشن دەرسی تێدا دەخینن مەلائیکەتی خوای گەورە دەورەتان دەدەن سەکینەت و ڕەحمەتی خوای گەورە دێتە خوارێ بەسەرتان هەر کەسێک لەو مەجلیسەش بی مەلائیکەتان پێیان دەرن هەستن خوا لە هەموو گوناحتان خۆش بوو و هەموو خراپەکانیشان لۆ کرا بە چاکە زا ئەتو هەفتەی 2 ڕۆژان بەشداری بکەی لە مەجلیسێک ئەتو هەفتەی 2 ڕۆژان ساب دەبیەوە لە گوناح ئەوە لە چێ بەدەست دەکەوی لە حەڵقەی دەرس و لە خوێندن نەبیتن خاڵێکی تر لەو شتانەی کە پێویستە ئەوەیە کە دەبی منداڵەکانمان تەشجیع بکەن لە بۆ فێربوونی خوشتی گەورەم ئێوە ئەگە بەخۆشتان نەتانتوانی لەبەر مەشغەڵەتیتان لەبەر قەرەباڕغیتان منداڵەکانتان بنێرن بزانە خوای گەورە سوورەتێک لە قورئان هەیە پێدەن سوورەتی ئالی عیمران دەزانی سوورەتی ئالی عیمران چییە؟ باسی ئافرەتێک و پیاوێک دەکا ئەو ئافرەتە کاتێک کە خوای گەورە زجی پێدەبەخشی بزانە چ دەڵێ دەرێ خوایە ئەو زگەی من دەمەوێت تەرخام بکەم لە بۆ تو ربي إني نذرت لك ما في بطني محررا فتقبل مني خوای ئەوە لە ناو زگمە نازانی چی لە ناو زگە کوڕیان کوڕە کەسە نازانی بەڵام زەنی خۆی وا دەزانی کوڕە دەرێ خوای ئەوەی لە ناو زگمە ئەوە ئەمن نەزری توم کرد لە بۆ تو خوایە چەند خوشتی بەڕێزی ئێمە منداڵێکی نەزر کردووە بۆ خوای منداڵەکەمان دەنێرینە دەورە ئینگلیزی دەنێرینە دەورەی خوێندنێ دەنێرینە هەموو شتێک بەڵام نانێرین لە بۆ ئەوەی ئەو منداڵە ببتە سەدەقەی جاریە لە بۆ من هەتا ئێستا منداڵێکمان نەزر نەکردووە بۆ خوای بڵێن بابە ئەو منداڵەمان ئەوە نەزری خوایە دەبی تەنها خەریکی علم و فێربوونی علم بیتن سبحان الله شتێکی خۆشتان بۆ دەجێرمەوە ئەگە گەرماشتانە سەبرتان هەبێت چکە لە من گەرماترتان نییە چکەم قسان دەکەم و گەرماتر دەبێت مسابقەی قورئانێک کرا مسابقەی قورئانێ منداڵێک یەکەم بوو لە چێندە لە جەزائیر لە جەزائیر مسابقەی قورئانێک کرا منداڵێک یەکەمی هینا جوانترین قورئانی لەبەر بوو جوانترین قورئانی خوێند وەڵا کە یەکەم بوو مقابلەیان لەگە کرد منداڵ عمری چەندە 15 ساڵە مقابلەیان لەگەر کرد لە مقابلەکەی لە قاعەکەی کە دانیشتینە ڕئیس جمهوری جەزائیری وەزیری ئەوقاف کۆمەرێک لە مەسئولین دانیشتی بوو کە مسابقەکە ئیوەتەن عەرەبی بوو هەموو دەوڵەتەکانی عەرەبی بوو ئەو منداڵە پێیان گوت ئەتوو کو قورئانت لەبەر کرد بزانە خوشکانی بەڕێزم ئاهیمەتی ئافرەتێک بزانە چ دەکا ئەو پیاوە ئەو کوڕە گەنجە گوتی وەڵڵا مامۆستاژیان ئەمن با یەتیمم بابم مردووە پاش ئەوەی کە بابم مرد ئەمە یەک کۆمەڵە منداڵ لە پاش بابم بەجێمان لۆ داکمان کەسمان نەبوو ئیشمان لۆ بکە ئەمن گەورەکەیانم لەگە داچیشم گوتی داکەم دەستی منی گر گوتی کوڕم یەک ئیشم پێتە لە بۆم بکەوتم بەرەدایە گوتی بەس بڕۆ قورئانم لۆ لەبەرکە ئەوەندە ئەو ئاواتەی من بینە جێ زۆرم حەز دەیە لە ڕۆژی قیامەتی ئەو تازەم لە سەکەن تاز چکە پێغەمبەر ئەفەرمی عەلەیهی سەڵات وەسەلام هەر منداڵێک قورئانی لەبەرکە لە ڕۆژی قیامەتێ تازەکی نورین پڕ نور لەسەری داک و بابی دادەندرێ هەر یەک مۆری لەو تازەی بەقەدەر ئەو ڕۆژەی شەوقی هەیە یەک مۆری خوازان چە مۆری پێوەیە سبحان الله ئەگەر دەتانەوێت تازی نورینتان لەسەر بکرێ منداڵەکانتان بنێرن لە بۆ قورئان لەبەرکردنێ فێریان مەکەن ئەوەندە خەریکی مۆبایل و تۆپانێ و کۆڵانێ بێ با فێربی دەکرد مامۆستایەکی فێرە قورئان بی مێم گوتی ئەمیش گوتم باشەدایە گوتی ئەو مەدرسەی کە قورئانی لەبەر دەکرد لە گوندەکەیمە 2 ڕۆژ و 2 شەو دوور بوو زۆر دوور بوو ئەمیش فەقیر بووم بە پێیان بڕۆ ئەو گوندی بکە ئەو گوندی بکە ئەو گوندی بکە 2 شەو و 2 ڕۆژ هەتا گەیشتمە ئەو گوندەی کە مەدرسەکەی لێیە چوومە خزمەت مامۆستایەکەی دەستم ماچ کرد تو مامۆستا من لە فلان گوندی ڕەهاتیمە یاخوا بەخێر بێ کوڕم فەرموو تی وەڵا مامۆستا هاتیمە قورئانی لەبەرکەم تی بەو خوایە کوڕی شیرینم جێمان نییە لەبەرەوەی هەر ئەوەندە پێ بەهار ئەوەندە تەلەبەی ڕادەکەم کە دەرسیان پێ برێم قورئانیان لەبەر بکەم ئەخە وتی مامۆستاجی ئەم زۆر دوور هاتیمە وتی مادام دوو شت لە پێش دادەنم 2 ڕەئی دەدەمێ یەکەمین وەرە خزمەتی ئەو قوتابیانە بکە ئەو ئەوانەی کە قورئانی لەبەر دەکەن خزمەتیان بکە ئەگەر کەنجین یەکەکیان پاشی 2 ساڵی قورئانی لەبەر کرد ئەوە ئەتوو وەرە جێوی دانیشە یعنی 2 ساڵ بەس خزمەتکار بی خزمەتی ئەو تەلەبانە و مامۆستای بکە هەتا یەکە قورئانی لەبەر دەکە ئەو بستە جێوی تی وەڵڵاهی مامۆستاوەی ناتانم
لەبەرەوەی بەڕاستی داکەم بەزێشتە یەک کۆمەرە خوشک و برای وردی لەم بەزێشتینە دەبێت بەو 2 ساڵەی لە خزمەتت و هەموو قورئانی لە بەرکەموو بگەڕێمەوە ئەگەر ئەو هابی 4 ساڵم پێدەسی ناتوانم زۆر تاخیر دەبم ئێگوتی باشە بڕۆ یەک جونەی یان یەک دیناری زێڕم دەبۆ بینە قەیدی ناکە ئەمە جێ دەکەمەوە تی وەڵڵی مامۆستا نەبابم نەبا پیرم ئەو پارەیان نەبووە هەتا من هەم بێ هە زۆر دەست کورتین تیدە وەڵا کوڕم کەیفی خۆتە و بڕۆوە وەتی شەوێ جێیان لۆ ڕایە خستم لە بندارەکی لە ناو مزگەفتەکەی کە سبەینێ پاش نوێژی بەیانی بڕۆم گوتی شەوێ بە خزمەت پێغەمبەری گەیشتم صلی الله عليه وسلم بەدایک و باوک و منداڵەوە بە قوربانی بین پێغەمبەر فەرمووی کوڕ شیرینم ئەوە سەکەی لێرە تۆ مەڵا یا ڕەسوڵ الله هاتیمە قورئانی لەبەرکەم بەڵام مامۆستا گوتی جێم نییە گوتی جێت نییە گوتی گوتی بەیانی کە هەستای بە مامۆستای بڵێ پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام دەفەرمی با قورئانم پێ لەبەرکە گوتی ئەخە مامۆستاژی یا ڕەسوڵ الله ئەگە پێی بڕوانە کردم گوتی ئەگە پێی بڕوانە کردی پێی برێ زومەڕەن ئەو قسەی پێ برێ بەسە گوتی بە خەبەر هاتم ئەی خوای گیان ئەوە خەونە ئەو بە خزمەت پێغەمبەری گەیشتم صلی الله عليه وسلم گوتی مەلا بانگیدا تەوا وەخت یان بزان خەونی ڕاست مەلا لەگەری بانگ دەدا گوتی چوومە خزمەت مامۆستای پاشەوە نوێژیان کرد و زکریان تەواو کرد تی تەلەبەکان دەورەیان لە مامۆستایدا گوتی ئەم چوومە خزمەتی وەی زانی هاتیمە خوا حافظ بووین دەکەم تو مامۆستا گوتی بەڵێ گوتم ئەو شۆ بە خزمەت پێغەمبەری گەیشتم صلی الله عليه وسلم بەمنی فەرموو بە مامۆستایەکەت بڵێ با قورئانم پێ لەبەرکە و جێشم بکەوە گوتی ئەوە برە چاوەکی سووران گوتی ئەگە پێت بڕوانەکەم گوتی ئەگە پێم بڕواناکەی پێغەمبەر فەرمووی پێی بڵێ زومەرە یەکسەر مامۆستایەکە دەستی بە گریان کرد لە باوشی خۆی ناگوتی وەڵڵاهی ڕاستەکەی وەڵڵاهی خەونەکەت ڕاستە تی مامۆستا ئەو کەلیمە معنای چییە گوتی کوڕی خۆم چەند ساڵ پێش ئێستا بە خزمەت پێغەمبەری گەیشتم عەلەیهی سەڵات وسەلام وەچی تو لێم پرسی یا ڕەسوول الله ئەوانەی قورئان لەبەر دەکەن ئەوانەی خەریکی قورئانن کو دەستە بەهەشتێ فەرمووی زومەڕ یعنی کۆمەر خڕیان دەکەنەوە دەیان بەنە بەهەشتێ بزانە خوشکی بەڕێزم یەک هیممەتی خوشکێک کە وەی کرد ئەو منداڵە هەموو قورئانی لەبەرکە و یەک کەمیش بوو طبعاً کە ڕئیسی جەزائیر بۆ ڕفیقە بوو نازەم ناوی چییە کە ئەوەی جێلێ بوو ئەو منداڵە ئەو های جێراوە بۆ گریان یەکسەر هەستاوە گوتی مەسرەفی هەموو ساڵێ ئەو مسابقە لە عادی منە یەک کەس پارەی نابی بدا و هەر یەکیش ئەوەندە خەڵاتەیان بکەن زانە خوشکانی بەڕێزم دەبێ هیمەتکەن منداڵەکانی خۆتان بنێرن لە بۆ قوتابخانەی وەڵڵاهی ئەو منداڵە ببتە مەلا ببتە داعی ببتە قورئان خوێن هەمووی لە ڕەسیدی تو زیاد دەکە هەموو لە ڕەسیدی تو منداڵەکەت دابنیشێ هەر یەکێک فێرە قورئان کە ئەتوو ڕەسیدت بەرز دەبتەوە دەکەن خوای گەورە ئەتوو دەفتەری عەمالت هەمووی نور و بەرەکەت و خۆشی دەبی لە قیامەتیدا